بەشی 14 و کۆتایی کتێبی کۆمەڵا لە ڕۆژهەڵاتەوە بۆ باشووری کوردستان، چاوپێکەوتن و وتوێژی بەڕێز دکتۆر ژیلوان عەبدوڵڵا هەڵەتنی لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵە. لەم بەشەدا بەڕێز دکتۆر ژیلوان پرسیار دەکات و دەڵێت دواتر باڵێکی تر لە شۆڕشگێر جیا دەبێتەوە، ئەویش باڵی کۆمەڵەی زەحمەتکێشانە. بە بڕوایەوە مامۆستا ئەویان لەسەر چی بوو کە پێشتر ئەوان هاوفکر بوون لە ساڵی 2000دا. بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە و دەڵێت ئەو لێکۆڵینەوەیە بە وردی پێویستە لەلایەن خۆیانەوە بکرێت. ئێمە وەکو چاودێرێک لە دوورەوە هەست دەکەین جیابوونەوەی ئەوان هیچ بنەمایەکی سیاسی نەبوو، تەنها کێشەی ڕێکخراوەی بوو. هەڵبەتە هەندێک خلافیان هەبوو کە جددی بوو. یەک لەوانە ئەوەندەی من زانی بێتم هەڵوێستیان بوو بەرامبەر بە ئێمە. باڵی کاک عەبدوڵڵا تۆندڕەو بوون، تەنانەت جارێکیش کەسی ناردە سەر ئوردوگای ئێمە و تەقەیان لێکردی. هەڵبەت کارێکیان بۆ نەکرا. لێرە و لەوێ بیانویان بە هاوڕێیانی ئێمە دەگرت و شەڕیان پێدەفرۆشتن. ئەو باڵەی کە لێیان جیابوونەوە لەگەڵ و سیاسەتە نەبوو. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت لە دوای کێشمەکێش بوو دوای چۆن چارەسەر بوو. بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت جیاوازیەکانیان پەرەیسەند و جیابوونەوە. ماوەیەک دواتر ژمارەیەکی بەرچاو لە کادرەکانی ڕێبەرایەتیش لیان جیابوونەوە و ناوی خۆیان نا ڕەوتی یەکگرتنەوەی کۆمەڵە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت دەوترێت کە باڵی کاک عەبدوڵڵا لەگەڵ نێونەرانی سەلاحەتی کۆماری ئیسلامی دانیشتنیان هەبووە. ئەو بابەتە چۆن بووە؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت بەڵێ وە ڕاستە، کەمتر لە ساڵێک دوای جیابوونەوە لە ئێمە دانیشتنێکیان لە سلەیمانی بەناوبژیوانی یەکێتی نیشتمانی کوردستان لە شاری سلەیمانی هەبووە. دیارە ئاکامێکی نەبووە و ئامانجی کۆماری ئیسلامی تەنیا ناوزڕاندنی ئەوان بووە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت ڕەوتی یەکگرتنەوەی کۆمەڵە ئاکامەکەی بە چی گەیشت بۆ هەوڵتان نەدا یەک بگرنەوە. بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت کاری ئەو ڕەوتە هیچ ئاکامێکی نەبوو، پاش ماوەیەک ئەوانیش لە یەک جیابوونەوە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت مامۆستا لەو ماوەیە کە ئێوە لێرە نیشتەجێن کۆماری ئیسلامی ئێران پەیوەندی پێوە نەکردوون تا دانوستان بکەن؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت نە، هەرگیز. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت ئەی خۆت مامۆستا تا ئێستا ڕوبەڕوو جەنابەت دانێنیشتووی لەگەڵ کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێران؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت هەرگیز ئەویان نەکردووە. تەنیا یەک شت نەبێت دوای ئەوەی کە خاتەمی هاتە سەر دەسەڵات لە ساڵی 1376 هەتاوی واتە 1997 زاینی، ئەو کاتە پامێک دەنێرن لە ڕێگەی مام جەلالەوە بۆ کۆمەڵە و دموکرات کە لە ناو کۆماری ئیسلامیدا باڵێک هەیە پەیخۆشە کێشەکان بە ئاشتی چارەسەر بکات. بەڵام بەوتەی ئەوان ئەمە دەبێت کاری بۆ بکرێت و ڕێگەی بۆ خۆش بکرێت. ئێوە فەرمونون با هەیئەتێک لە کوردەکانی دەرەوە واتە کوردەکانی ناسراو ئەمانە ساس بکەن و بێنەوە ئێران و سەردانی ئێران بکەن و ببینن کە بارەکە گۆڕاوە. ئەو بوو کە پێش جیابوونەوەکەی کاک عەبدوڵڵا و ئەوان بوو. کاک سەلام موحتەدی هەوڵ دەدات ئەو هەیئەتە ساس بکات. بەڵام ڕێک لەو کاتانەی کە هەیئەتەکە خەریک بوو بچێتەوە بۆ ئێران، باڵی توندڕەو لە ناوەوەی ئێران هێرشێکی زۆر توندی کردە سەر باڵی ئیسلاح تەڵەب. ئەنساری حیزبوڵڵا دوو وەزیری کابینەی خاتەمیان لە بەردەم زانکۆی تاران دا بەرشەق. دواتر ژمارەیەک لە ڕووناکپیرانی هەرەبەر جەستەی ئێرانیان گرت و کوشتیانن کە بە کوشتنە زنجیرە یەکان ناسراوە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت یانی دانیشتنەکە نەکرا؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت وتیان دانیشتنەکە لە ئێران نا. مام جەلال بڕوای وا بوو کە هێشتا زەمینە ماوە با لەبار نەچێ. لە بارەگای یەکێتی لە دەمەشق ئەو کۆبوونەوەی کرا. کاک سەلاح موحتەدی دەچێت لەوێ قسە دەکات و بەرپرسی یەکێتی ئەو کاتە لە شام لەوێ ئامادە دەبێت. بێگومان گفتوگۆکە هەرەوە دەبێت. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت ئێوە نێونەرتان هەبوو وەک کۆمەڵە؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت نەخێر. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت کەسی پایەبەرزی کۆماری ئیسلامی ئێرانی تێدا بوو؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت نەخێر، مەئموری نەناسراوی ئیتلاعات بوون، ئەسڵەن ئاشکرا نەبوو ناویان چییە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت یانی خەڵکی دیار و کاربەدەست نەبوون؟
بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت نەخێر، هەتا ناوی واقعی خۆشیان نەوت بوو، کەسی دیار و بەدەسەڵات نەبوون. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت مامۆستاگیان پرسیارێکی تایبەت لەسەر کاک سەلاح موحتەدی لە تەواوی ئەو جیابوونەوانە تاکو ئێستا ڕۆڵی کاک سەلاح چی بووە؟ قسەکەری خێر بوو لە نێوانتاندا یان ڕای چی بوو لە دەرەوەی کۆمەڵە؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت کاک سەلاحی موحتەدی کەسێکە هەر لە سەرەتاوە دۆستی ئێمە بووە تا ئەمڕۆ یەک خەتی جێگری هەبووە، یعنی کاک سەلاح لای نەداوە لە خەتی خۆی. کاک سەلاح هەمیشە کوردایەتیەکی مەیلە و یەکێتی نیشتمانی کردووە. ڕۆشنبیر و خاوەن قەڵەمی خۆی بوو، دۆستی نزیک و ڕاوێژکاری مامجەلال بوو. وەکو پۆستی ڕێکخراوەیی جێگە و شوێنێکی لەناو یەکێتی نەبوو، بەڵام کاک سەلاح یەکێتی بوو. کاک سەلاح هەوڵیدا بۆ ئەوەی کاریگەریمان لەسەردا بنێت بۆ ئەوەی کە پارتنێر و هاوپەیمانی یەکێتی بن لە کوردستانی خۆرهەڵات. جیابوونەوەکانی ناو کۆمەڵە کاریگەری ئەموو ئەویان لە دەرەوەی خۆمان لەسەر نەبوو. هەرچی ڕوویداوە هۆکاری بابەتی لە ناو خودی کۆمەڵەدا بووە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت هەوڵی داوە لە بینی ئەو جیابوونەوانەدا دەستێوەردام کات و نەهێڵت ڕوو بدات؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت نا نەمبیستووە، بە بڕوای من ئەوەی نەکردووە. ئەو پێیوا بوو کە کۆمەڵە دەبێت یەک دەست بێتەوە. ئەو ناسیۆنالیستێک بوو و کوردایەتی دەکرد، کوردایەتیەکی بەڕاستی ڕێک و پێکشی دەکرد. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت لە تەواوی ئەو جیابوونەوانەدا کە تا ئێستا لە کۆمەڵە ڕوویداوە هەوڵێکی یەکگرتنەوەی ئەم باڵا جیاوازانەی کە بە ناوی کۆمەڵەوە چالاکی سیاسی دەکەن ڕووی نەداوە؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت نا، هەوڵی یەکگرتنەوە بە هیچ جۆرێک نەدراوە. هەوڵی یەکگرتنەوە دراوە لە بینی کاک عومەر و کاک عەبدوڵڵا، تەنانەت لە نێوان ڕەوتی سۆسیالیست و کاک عومەر و ئەوانە، بەڵام ئەو هەوڵانە ڕوویان لە ئێمە نەبووە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت ئەگەر سیر بکەین ئێوە یەک حاڵاتان هەیە، هەمووتان کاک فواد بە شەهیدی خۆتان دەزانن، هەمووتان ناوتان کۆمەڵەیە، ئەوانە ناگاتە ئەوەی جیاوازیەکانتان کەمتر بێت، هەوڵ بدەن کار لەسەر لایەنە هاوبەشەکانتان بکەن؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت ڕاستە ئێمە یەک مێژومان هەیە، بەڵام هاو بەرنامە و هاو ئیستراتیژ نین، لە سیاسەتیشدا زۆر لە یەک دوورکەوتوینەتەوە. ئەگەر ناویشمان نزیک بێت لە یەکتر ئێمە هەردوو ڕەوتی بە تەواوی جیاوازی. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت ئایا پێتان وایە دەستی دەرەکی بە کەڵکی گۆڕانکاری نایەت؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت نەک هەر بە کەڵک نایەت بەڵکو دەیشێوێنێت. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت پرسیارێک لەسەر کۆمەڵەکان بەگشتی با بکەم، وەکو هەژمون و ڕێخستن، ئێوە پێتان وایە کام باڵەیان زیاتر هێژمونی هەیە؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت کۆمەڵە لە کۆمەڵگای کوردستان بە هەژمون و جێگەی متمانەیە. کاتێک کۆمەڵە هاتوۆتە سەر مەیدانی خەباتی سیاسی لە کوردستان پێناسەی سوسیالیستی هەبووە و بەو ئێعتبارە کە هێزێکی کۆمۆنیستیە لە ئەنگری خەڵکی کرێکار و زەحمەتکێشە و جێگەی خۆی لە کوردستان کردوێتەوە. ئێستا ناوی کۆمەڵەشت لەسەر بێت، بەڵام لەو ڕێبازە لاتدا بێت ناتوانیت ئەو جێگەیە بگریتەوە و ئەو بۆشاییە پڕ بکەیتەوە. کۆمەڵەی ڕاستەقینە بەو مانایە لایەنی ئێمەیە. ئەزمونیش نیشانی داوە کە کۆمەڵگەی کوردستانیش بە پلەی یەکەم ئێمە بە کۆمەڵەیەک دەزانێت کە کاک فواد و هاوڕانی دەیان مەزراند. بانگەوازەکانمان لە ئاستی جەماوەریدا وەڵام وەردەگرنەوە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت ئەی مامۆستاگیان، بەناو تەشکیلاتی حیزبی کۆمونیستی ئێران بەو پێی خۆی بە سەرانسەری دەزانێت فارس و بەلوچ و عەرەب و هیترتان لەگەڵدایە؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت ناوی ئێمە کۆمەڵەیە، بەڵام حیزبی کۆمونیستی ئێرانیش حیزبێکە بۆ خۆی و ئێمە بەشێکین لەو حیزبە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت ئەی لەم ئوردوگایی ئێوە خەڵکی عەرەب، بەلوچ و ئازەرتان لەگەڵە؟ ئایا هەر کوردتان لەگەڵدایە؟ زۆر جار ئەوان ڕەخنەکەیان ئەوە بووە کە ڕێخستنەکانی کۆمەڵە هەر کوردن. بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت لەگەڵماندایە، بەڵام کەمن و کەم و زۆریەکەی گرنگ نییە کە یەکەم حیزبی کۆمونیستی ئێران دروست بوو لە مێژوودا زۆربەی سەرکردایەتیەکەی تورک زمان بوون. ئێستا سازمانی سیاسی ئێرانی هەیە کە خۆشی بە چەپ و سەرانسەری دەزانێت، یەک ئەندامی فارزمانیشی نییە و هەمووی تورکن. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت ئەی خۆتان بە سەرانسەری دەزانن؟ بۆ نمونە خەڵکی فارسەیە پشتگیریەوە بکات؟
ئێوە هاوکاریان بکەن ڕێخستن هەبێت لەناو ئەواندا؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت بەڵێ هەمانە، بەڵام کەمەکەش بەهۆی ئەوەیە کە سەرکوت و دیکتاتۆری ناهێڵێت ئێمە پەرە بسێنین، بەڵام ئەگەر فەزا بکرێتەوە ئێمە وەکو حیزبێکی سەرانسەری هێژمونمان دەبێت. لە کوردستان ئێستاش هەر جوڵانەوەیەکی گرنگ و ڕادیکاڵ بکرێت مۆری ئێمەی پێوەیە، مانگرتن بکرێت ئێمە بانگەوازی بۆ دەکەین، بایکۆتی هەڵبژاردن بکرێت ئێمە لە ڕیزی پێشەوەین. ئێستا لە کوردستان هەر کرێکارێک داوای مافی خۆی بکات پێی دەڵێن تۆ کۆمەڵیت، حیزبی کۆمونیستی. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت تۆ پێت وایە ئەوان لەم ڕێگەی لایەن داوە لە مێژووی کۆمەڵە؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت بەڵێ بە دڵنیاییەوە، ئەو ڕاستیە لە هەموو هەڵوێست و بۆچوونەکانیاندا دیارە و بەڵگە زۆرن، هیچ مێژ و نووسێک لەم بابەتەوە کەم ناهێنێت. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت ینی پێت وایە لەم خەتی کۆمەڵەیە لایەن داوە هەڵەیان کردووە؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت ئەی بێگومان ناڵم هەڵەیان کردووە، ڕێگەیەکی تریان هەڵبژاردووە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت بەس بۆ بە ناوی کۆمەڵەوە ئەوانیش هەمان ناو و دروش ئاڵاکەش و مێژوەکەش بەی خۆیان دەزانن؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت وایە مێژووی ئەوانیشە، نکۆڵی لێ ناکرێت. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت مامۆستاگیان ئارەزووە کەسیەکان زۆر جار تەحەکوم بە سەرباری سیاسیەوە دەکەن، هەروەک کۆمەڵناسان دەڵێن ئەوەی کاک عەبدوڵڵا و کاک عومەر ئامۆزای یەکترن و کوڕی یەک بنەماڵن، پێتانوانیە ئەو کێبەرکێ کەسیە کاریگەری لەسەر بڕیارەکان هەبوو بێت بۆ جیابوونەوەیان لە یەکتری؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت لە ڕاستیدا هەر ڕێکخراوێکی سیاسی لە کۆمەلگا جیابەوە و تەریک کەوتەوە هەموو ئەو جۆرە دیاردانە تێیدا سەر هەڵدەدات. ئەوە واقعیەتە، کێشەی کەسی هەیە و کێشە لەسەر دەسەڵات هەیە، بەڵام هەتا ئەو جێگای ئەو جیابوونەوانە بە ئێمەوە پەیوەندیدارە هیچیان لەسەر ئەم جۆرە کێشانە نەبوون. جیابوونەوەی ڕەوتی کاک عەبدوڵڵا و هاوڕێیانی هەردووکیان لەسەر بنەمای جیاوازیەکی سیاسی، ئستراتیژی و کردداری زۆر ڕوون ڕوویانداوە. ئەو جیابوونەوانەی لە ئێمە کراوە تا ئێستا هیچی لەسەر کێشەی کەسی نەبووە، ئەگەری هەیە لە بەشێکی دیاریکراودا کێشەیەکی کەسی کاریگەری کاتیدا نابێت، بەڵام لە کۆتاییدا وانە بووە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت ینی بابەتی کەمپنشینی کاریگەری نەبووە لەسەر ئەم جیابوونەوانە؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت پەیوەندی بە کەمپنشینیەوە نییە، بەشێکی کەمی ڕێکخراوی ئێمە کەمپنشینە، بەشی زۆری ئەندامانی ئێمە لە دەروەی وڵات و لە ناوەی وڵاتدان، تەنانەت سەرکردایەتیەکەشمان هەمووی بە بەردەوامی لێرە نییە. هێزی پێشمەرگەش بەردەوام گۆڕانی بەسەردادێت. کەمپ بۆ ئێمە مەدرسەیەکە کە بۆ لاوانی کوردستانی ئێران کراوەتەوە کە دێن و تێیدا پەروەردە دەبن. دوای چەند ساڵێکیش شوێنی چالاکی و ژیانیان بە شێوەیەک لە شێوەکان دەگۆڕن و زۆربەی هەر زۆریان لە هەر شوێنێک بن بە هۆگری کۆمەڵە دەمێننەوە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت ئێوە ڕێخستنی خۆتان دەبینن کە دێنێرە، خەڵکی کورد لە خۆڕەڵاتی کوردستان ئەو جیابوونەوانە دەبینن؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت وردە وردە دەیبینن. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت دۆخی ڕێخستنتان چۆنە؟ حەز دەکەن باش بن؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت ڕاستیەکەی نا، بەدڵمان نییە. ئێمە زۆرتر ئەوەندەی کە هەژمونی سیاسی و کۆمەڵایەتیمان هەیە ئەوەندە نەبووە بە ڕێخستن. ڕێخستن لاوازە و لە واقعدا هۆکارەکەش تەنیا بۆ کاری ئێمە ناگەڕێتەوە. ئەم سەردەما جۆرێکی تر ڕێخستن هەیە. ئەو حیزبە سیاسیە کلاسیکیانە بەڕای من زۆر باویان نەما، ینی ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان وایان کردووە ئەوەی جاران بە شانەی حیزبی دەتکرد پەیوەندی کۆبوونەوە و دانیشتن، ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان فەزایەکی تریان خوڵقاندووە. پێویستە ڕێگە و شوێنی نوێ بۆ ڕێخستن ڕەچاو بکرێت. قسەی ئاخر لە دواڕۆژی سیاسی ئێمەدا ڕێخستن دەیکات. ئێمە لە وەڵامدانەوە بەو پێویستیە بێئاگانین، بەڵام کارەکە بە شوێنەی دەچێتە پێش.